سڵاوتان لەبێ بەڕێزان. پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای کرد لەسەر قسەکانی عەتا سەراوی داوایان لە مەکتەبی سیاسی یەکێتی کردو ڕوونکردنەوەیەک بدەن. لە بەرامبەریشدا یەکێتی دەڵێت بە هیچ جۆرێک قسەکانی عەتا سەراوی گزارش لە سیاسەتی یەکێتی ناکەن. بەپێی هەواڵێکی سایتی فەرمی حیزبەکەی و تەبێژی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی ڕاگەیاندووە چەندین جارە بێهۆ و بە ناڕەوایانە و دوور لە گیانی هاوپەیمانەتی و ڕێزنەگرتن لە تەبای و یەکریزی نێوماڵی کوردستان هێرش دەکەنە سەر پارتی. بۆیە لەم ڕێگەیەوەش هەستی ئەندامان و جەماوەری پارتی بریندار دەکەن و لە هەمان کاتیشدا دڵە ڕاوچێت لە شەقامی کوردستان دروست دەکەن. ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕەتی دەکاتەوە دواخستنی کۆنگرەی نەتەوەی کورد بۆ جاری دووەم پەیوەندی بە کاتی بانگەشەی هەڵبژاردنەوە هەبێت. باڵکو پێی وایە دواخستنەکەی پەیوەندی بە چەند کێشە و کەموکورتیەکەوە هەیە کە تا ئێستا چارەسەر نەکراون. عەبدولستار مەجید بە NRT ڕاگەیانوە کۆمەڵ لە کاتی خۆیدا بە بەرپرسانی کۆنگرەیان ڕاگەیاندووە کە کاتی بەستنی کۆنگرەکە نەکەوێتە ڕۆژی 15 ئەیلولەوە بۆ ئەوەی هەندێک لایەن وەک بانگەشەی هەڵبژاردن بەکاری نەهێنن بۆ مەرامی سیاسی. جێگری سەرۆکی فراکسیۆنی کوردستانی ئاشکرای کرد پرۆژەی هەموارکراوی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە خولی داهاتووی پەرلەماندا گفتوگۆی لەبارەوە دەکرێت و بە کۆمەڵێک گۆڕانکاریەوە پەسەند دەکرێت. عومەر نورەدوونی جێگری سەرۆکی فراکسیۆنی کوردستانی بە NRT ڕاگەیان پرۆژەی هەموارکراوی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لەلایەن لیژنەیەکەوە کە لەسەر جەم فراکسیۆنەکان پێکات بوو پێداچوونەوەی بۆ کراوە بۆیە لیژنەکەش پرۆژەکەی گەیاندووەتە سەرۆکایەتی پەرلەمان و بڕیارە خولی داهاتووی پەرلەمان گفتوگۆی لەبارەوە بکات. شەوی ڕابردوو کۆڵبەڕێکی دیکەی کورد لە ئەنجامی تەقەی ڕاستەوخۆی هێزانامنەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەی بانەی خۆرهەڵاتی کوردستان کوژرا و یەکێکی دیکەش بریندار بوو. بەپێی هەواڵێک کە ئاژانسی کورتپا بڵاوی کردوتەوە هێزانامنەکانی ئێران شەوی ڕابردوو دەستەیەک لە کۆڵبەران و کاسبکارانی کوردیان داوەتە بەردەستڕێژی گولە بەهۆیشەوە کۆڵبەرێک کە خەڵکی گوندێکی بانەیە گیانی لەدەستداوە و کۆڵبەرێکی دیکەش کە خەڵکی ناوچەی سەقزە بە سەختی بریندار بوو. سەرچاوەیەکی پۆلیسی عێراق ڕایگەیان خانەوادەیەک کە لە 10 کەس پێکاتبوون شەوی ڕابردوو لەلایەن ژمارەیەک چەکداری نەناسراوە کوژراون و دواتریش خانووەکەیان بەسەردا تەقێنراوەتەوە. سەرچاوەکە بە سۆمەرە نیوزی ڕاگەیاندووە ڕووداوەکە لە ناحیەی لەتیفیە لە باشووری بەغدا بوو. یەکێک لە کوژراوەکانی ژافرەتێکی دووجان بووە وتیشی دوای کوژرانی سەرجەم ئەندامانی خانەوادەکە چەکدارەکان خانووەکەیان بۆمڕێژ کردووە و بەسەر تەرمی کوژراوەکاندا تەقاندویانەتەوە. دەستگای بنەبڕکردنی تیرۆر لە عێراق ئەمڕۆ ڕایگەیان لە هەڵمەتێکدا توانیویان یەکێک لە نزیکترین یاریدەدرەکانی عەزەت دووری سکرتێری گشتی حیزبی بەعسی هەڵوەشاوە لە پارێزگای سەلاحەدین دەستگیر بکەن. لە لێدوانێکیدا بۆ سۆمەرە نیوز سەمیر شوەیلی ڕاوێژکاری ڕاگەیاندنی سەرۆکی دەستگاکە ئاشکرای کرد بەرەبەیانی ئەمڕۆ هێزێکی بنەبڕکردنی تیرۆر حسێن عراکی دەستگیر کرد کە یەکێکە لە دیارترین و نزیکترین یاریدەدرەکانی عەزەت دووری وتیشی پرۆسەی دەستگیرکردنەکە لەسەر بناغی کۆکردنەوەی زانیاری هەواڵگری ورد بووە. سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا ڕۆژنووسێکی پێشکەش کرد سەبارەت بە ڕێگەدان بە بەکارهێنانی هێزی سەربازی دژ بە سووریا کە وادەکەی 60 ڕۆژ بێت لەگەڵ ئەگەری درێژکردنەوەی وادەکە بۆ 90 ڕۆژ. بەپێی ڕۆژنووسەکە نابێت ئەمریکا هێرشی وشکانی بۆ سەرە وڵاتە ئەنجام بدات. هەروەها لیژنەکەی ئەمڕۆ چوارشەممە دەنگ لەسەر ڕۆژنووسەکە دەدات لە کاتی پەسەندکردنیشی. ئەوە هەفتەی داهاتوو بە شێوەیەکی کۆتایی ڕادەستی کۆنگرێس دەکرێت بە مەبەستی دەنگدان لەسەری هەر شاد و ئاسوودە بن.